بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی دووەم. شەڕی یەکەم، شەڕی قاراوە. بەرەبەیانی ڕۆژی 29/1946 هێزێکی سوپای ئێران کە نێزیکەی 2 فەوج بوون لە سەربازخانەی ساقزەوە ڕوویان کردە بەرەی فەوجی یەکەم. ئەوێیان گرت و تۆپەکانیان لەگەڵ خۆیان ڕاکێشا بۆ بەرزاییەکانی قاراوە. لەوێ چەند شێست تیرێکیان دابەست کە ئاگەربارانی ئەوان زۆربەی ئەو ناوچەی دەگرتەوە. بەڵام ئەم هێزەی ئێران نەیتوانی لەو شوێنەدا خۆی بگرێ، چونکە فەوجی یەکەمی بارزانی بە سەرکردایەتی فەرماندەی فەوج بەکر عەبدولکەریم بە هەر سێ سریەوە هەڵمەتێکی کتوپڕی کردنە سەر و شەڕ گەرم بوو. سوپای ئێران تێک شکا و خراپی لێ قەوما. شەڕ تا ڕۆژاوا درێژەی کێشا و لووتکەی قاراوە لە چنگ دەوژمن ڕزگار کرا. ئەمە قسەی نووسەری کتێبی کۆماری مەهابادە. بەڵام محەممەد عیسا کە یەکێکە لە بەشدارانی ئەو شەڕە دەڵێ شەڕەکە ڕۆژی سێمی مانگی ئایا ڕوویدا، واتە ڕۆژی قەومانەکەی 4 ڕۆژی جیایە. سوپای ئێران هەڵپەیەکی زۆری کرد بەڵکو شوێنە دۆڕاوەکان وەربگرێتەوە. پەنای بردە بەرهێزی ئاسمانی و تانک و تۆپ. بەڵام سوودی نەبوو. ئەنجامەکەی شکان و ڕاکردنیان بوو. ئەگەر ئاوی ڕووباری قاراوە نەبوایە، هێزی بارزانی دەیانتوانی تۆپخانەکەی ئەو بەریش بگرن کە لە باکووری ڕۆژهەڵاتی سەقزدا دامەزرا بوو. لەم شەڕەدا 80 سەرباز کوژران کە ژمارەیەک ئەفسەریشان تێدا بوو کە لاکەکانیان لە مەیدانی شەڕدا فڕێدرا بوون. بارزانیەکان 120 دیلیان گرت. لە چەک و جبەخانەی شەڕیش دەستکەوتیان زۆر بوو، وەک 17 شێستیری گران و 2 تۆپ و 200 تفەنگ. ئەمە بێوەی تاقە یەک بارزانیش بێتە کوشتن. دی لە عەجەمەکان لە ڕێگەی حەمامیانەوە نێردرانەوە مەهاباد. خەڵکی گوندەکانی سەرڕێ و دانیشتوانی شاری مەهاباد بۆ بینینی دیلەکان ڕیزیان بەستە بوو. بەکارێکی سەرسوڕێنیان دەهاتە بەرچاو. ئەم سەرکەوتنە چاوەڕوان نەکراوە وەرەی خەڵکەکەی تەواو بەرز کردەوە و هەستی شانازی نەتەوایەتیانی جوڵاند. جگەلەوەی کە لێهاتووی و شارەزایی شەڕی بارزانیەکانی بەوان و بە هەموو خەڵکی کوردستان سەلماند. ڕۆژی دوایی ئەم سەرکەوتنە مەزنە پێشەوە قازی محەممەد و بارزانی چوونە بەرەی شەڕ و فەوجی یەکەمیان بەسەر کردەوە کە ئەم قارەمانیەتی نواندە بوو. سپاسی سەرباز و ئەفسەرەکانیان کرد و قازی محەممەد 14,000 تمەنی کردە دیاری بۆ چەکدارانی فەوج. فەرماندەی فەوج عەقید بەکر عەبدولکەریم لە وتارەکەی خۆی لە بەردەمی هەردوو پێشەوەدا گوتی بۆ تۆمارکردن لە مێژوودا دەڵێم کە ئەم قارەمانانە لە مردن سڵ ناکەنەوە و گیانی خۆیان لە پێناوی ئەرکی سەرشانیان بەخت دەکەن. نەتەوەی کورد حەقی خۆیەتی شانازی بکە ڕۆڵەی وەک ئەمانەی هەیە کە توجار ماوە نادەن هیوای بەفی ڕۆ بڕوە. هەروەها داواشی کرد مەدالیای ئازایەتی بدرێ بە هەرسێک فەرماندەی سریەکان و هەروەها بە میرزا ئاغا ڕەشۆ، عەزیز محەممەد دۆڵەمەڕی، مەڵکۆ ژاژووکی، برای موێسف، نەبی سەر ئاسن، لەو کۆمەمەند، مەڵکۆ زێڕۆ، حەسەن سڵێمان و عومەر هۆستانی. ئەمەش سەبارەت بەو دەورە قارەمانیەتی پیشانیاندا تا ئەو کاتە خەڵکی ناوچەکە نەیان دەزانی بارزانیەکان لە مەیدانی شەڕدا دەتوانن چی بکەن. بەڵام شەڕی قاراوە ئەوەی تێگەیاندن و ڕێزی ئەوانی لە بەرچاوی گشت دانیشتوانی ناوچە و هەموو کوردستاندا بەرز کردەوە. شەڕی دووەم، شەڕی ملقەرەنی یان مامەشە. سوپای ئێران جگە لە سەربازگەی ساقز 2 سەربازگەی تریشی هەبوو، یەک لە بانە و یەک لە سەردەشت. ڕێگەی یارمەتی گەیاندن بەو 2 سەربازگەیە لە ژێر دەستی کووردا بوو. ڕۆژی 3 ئایاری 1946 جەنەرال ڕزمارەی ئێرانی گەیشتە سەقز بە نیازی ئەوەی گوایە وتوێژ لەگەڵ نوێنەرانی کووردا دەکا لەبارەی هێشتنەوەی ئەم ڕێگەی یارمەتی گەیاندنە. ئەمە بەڕواڵەت مەبەستی ئەو جەنەراڵە بوو. بەڵام وەکو لە دواییدا دەرکەوت دەیویست نەخشە بکێشێ بۆ پەلامارێکی نوێ بۆ سەر هێزەکانی کۆمار تا بەڵکو و پەڵی شوورەی تێکشکانەکەی قاراوەی پێ بسڕێتەوە. بەڵێ نەخشەی کێشا و هێزی تازی هێنایە سەربازگەی سەقز و خۆی ساز کرد. ڕزمارە
پاش گەیشتنی لەگەڵ نێردراوە هاوبەشەکانی کورد و ئازەربایجانیدا بە سەرۆکاتی سەرک ئەرکان جەعفەری کەریمی کۆبووە تا قسە لەسەر کێشەی سنوور بێتەکردن. دەستەی کورد بە سەرۆکایەتی جەعفەری کەریمی و عەقید ڕوکن عیزەت عەبدولعەزیز و ڕائید براهیم ساڵح بوون. ئەندامەکانی ئازەربایجانیش برێتی بوون لە براهیم عەلیزادە، خەلیل ئەرزەندەگان و حەسەن جەودەت. لەو دانیشتنەدا بڕیار لەسەر ئەوە درا ڕێگەی یارمەتی بۆ ئەو دوو سەربازگەیە بە ئاوەڵایی بمێنێتەوە. هێزەکانی کوردستان بەرامبەر بەم بڕیارە دەربەستی نواند. ڕێگەی لێ نەگرتن و تەنیا بەخۆ قایمکردنەوە خەریک بوو تا بەرەبەیانی ڕۆژی 15 حوزەیران واتە ئەو ڕۆژەی ڕزمارە دیاری کردبوو پەلامارە سوپایەکەی بهێنرێتە جێ. ئەو ڕۆژە ڕزمارە لە بەردەم هێزەکانی خۆیدا ڕاوەستە و گوتی هەموو شەرەفی سوپای ئێران بەندە بەم شەڕەوە کە ئێوە ئەمڕۆتی هەڵدەچن. لە سەعات 5 بەرەبەیاندا لیوایەکی لەشکری ئێران هێرشێکی توندوتیژی کردە سەر شوێنەکانی بەتالیۆنی 2 لە ملقەرەنی کە دەکەوتە ڕۆژاوای سەقس. شەڕێکی دڕ و خوێناوی دەستی پێکرد. سوپای ئێران زۆر لاساریان نواند و هەموو جۆرە چەکێکیان خستە کار بە شێوەیەکی باشتر و کاریگەرتر لە شەڕی پێشوو. سەرەتا تای تەرازوی شەڕ بەلای لەشکری ئێراندا گراننایی نواند. باڵە فڕەکانیان پشگیریەکی باشی بەشی پیادەیان کرد و تانک و تۆپخانەژ یارمەتیاندا. سریەی یەکەم لە بەتالیۆنی 1 بەسەرکردایەتی حەمەدەمین میرخان گەیشتە فریای بەتالیۆنی 2 کە گرانایی پەلامارەکەی بەسەرەوە بوو. پاڵپشتێکی باشی هاوڵانی خۆیان کرد و لە لای ڕۆژاوەوە گەیشتنە شاری سەقز و تۆپخانەیەکی دوژمنیان بێدەنگ کرد کاتێ سەربازگەی سەقز کەوتە بەر سێری تفەنگ و شاستیری بەتالیۆنی یەکەمەوە. پاش خۆڕاگری و وەستانێکی پاڵەوانانە بەتالیۆنی دووەم توانستی تەوشمی شاڵاوی عەجەم بشکێنێ و دەستوەکەری خۆی بکا بە پەلامار. بۆ پاش نیۆڕۆ باری شەڕ بە تەواوەتی گۆڕا. هێزەکانی لەشکری ئێران خۆیان بۆ نەگیرە دیسان تێکشکان و زیانێکی هێزگار زۆری گیانی و کەلوپەلیان لێکەوت. کورد دەستکەوتێکی زۆری چەک و جبەخانەیان پێبڕا. ژمارەیەک بارزانی بریندار بوون و خۆشەوی کوڕی خەلیل خۆشەوی کە یەکێک لە سەرکردەکانی پەلامار بوو هاتە شەهیدکردن. ئەم شەهیدە لاوێکی 19 ساڵانە بوو کە بەهۆی لێهاتووی سەرکردایەتی و ئازایەتی بێوێنەیەوە بارزانیەکان و خەڵکی ناوچە زۆریان خەفەت بۆ خوارد. دوای ئەم شەڕە سەرکردەکانی سوپای ئێران دڵنیاییان پەیدا کرد کە هەر شوێنێک بارزانیەکانی تێدا بێ ئەوەندە قایمە نایەتە گرتن. ئیدی ئومێدی ئەوەیان فرێدا بتوانن لە پەلامارێکی تردا سەر بکەون. ئەمە سەرەڕای ئەوەی کە سەرکردایەتیەکەیان کۆکردنەوەی هێزی شەڕکەری تازەی لەباردا نەبوو. ئەم جار بارزانیەکان گەماروی سەقزیان تۆنتر کرد و لە هەموو لایەکۆ گەمارۆیاندان. ڕێکەوتنەکەی پێشویان بە هەڵوەشاو دانا و ڕێگەی یارمەتیدانی سەربازخانەکانی بانە و سەردەشتیان بەست. لە مەهاباد بەتالیۆنی چوارەمیش لە بارزانیەکان پێکەوەنرا تا بنێردرێتە بەرەی شەڕ. سەرکردایەتی ئەم هێزە تازەیە درا بە عەقید بەکر عەبدولکەریم و سەرکردایەتی بەتالیۆنی یەکەم درا بە نەقیب محەممەد ساڵح و ڕەوانەی بەرەی سەردەشت کران. پەتا بارزانیەکانی تەفروت و ناکرد. کاتێ بارزانیەکان گەیشتنە کوردستانی ئێران هەرچی شتومەک و کەلوپەلی ناوماڵیان هەبوو بەجێیان هێشت بوو بۆیان نەکرا بوو بزگوڕێک لەگەڵ خۆیاندا ببەن. هەرچەندە پیا و حەق بڵێ برا کوردەکانی ئێران ئەوەی لە دەستیان هات و پێیان کرا لە یارمەتیدانی ئەو برا لێ قەوماوانەی خۆیان درێخیان نەکرد. بەڵام لەگەڵەوەشدا و سەرەڕای ئەو دەستگری و بە دەنگەوە هاتنەی کە وێنەی نەبووە چونکە هۆیەکانی لەش ساخی خۆپاراستن لە پەتا و نەخۆشی دابین نەدەکرا. نەخۆشی تایف و ئیدیان لە ناودا بڵاو بووە بە جۆرێک کە لە ماوەی یەکەم شەژمانگەی ساڵی 1946دا 1500 کەس لە ناوچوون. لەبەر نەبوونی دەرمان و دکتۆر قوربانەکانی ئەم پەتا گەلێک پتر بوون لە ژمارەی ئەوانی لە شەڕەکاندا لە دەست چوون. تینی ئەم پەتایە هەتا ساڵی 1947 هەر لە ناویاندا مابوو. دوای ئەوەی دکتۆرێکی سۆڤیەتی بەخۆی و هەندێک دەرمانەوە گەیشت. تینی پەتایەکە خاو بووە و دوجار کاتێ بە کۆتا هات ژیانی نێزیکەی 2000 بارزانی لە پیا و ژن و منداڵ درەو کردبوو. وای لێهات هیچ گوند و ئاوایەکی کوردستانی ئێران لە ناوچەکانی مەهاباد و شنۆ بۆکاندا نەما گۆڕستانێکی بارزانیانی تێدا نەبێ کەچی لەگەڵەوەشدا بارزانیەکان گرانایی ئەرکی گەورەیان هەڵگرت کە پاراستنی کۆمار بوو بوونە شیاوی ئەو بڕواایی پێیان کرابوو. ئەم ئەرکەی بارزانیەکان ئەو دەمە بە ئاشکرا دەرکەوت کە هێزی هۆزەکانی ناوخۆیی خاو بوونەوە و پاشەکشەیان کرد لەو شوێنانی
بۆیان ڕەچاو کرابوو. لەبەرەوەی ئەو هێزانە نە لەگەڵ خۆیان و نە لەگەڵ یەکتردا تەبا نەبوون. ئەم ناتەباییان گەلێ جار دابووە هۆی بەگژێکداچوون و ناکۆکی ئەوتۆ کە بە هیچ جۆرێک بەرژەوەندی گشتی و نیشتیمانی تێدا نەدەهاتە بەدیکردن. ئەوەی زیاتر بارزانیەکانی سەرسام دەکرد شێوەی فەرمانی زۆرەملەی ئاغا و شێخەکان بوو بەسەر مسکێنەکانیاندا کە بەبێ گوێدانە بەزەی و ویژدان هەرچی زۆڵم و زۆری ناڕەوا هەیە لێیان دەکردن. بارزانیەکان کەشتی وایان نەدی بوو فێری نەبوو بوون. گەلێ جار ناچاری خۆتی هەڵقورتان دەبوون بۆ پاراستنی ئەو هەژارانە لە دەست ئاغاکانی خۆیان. ئەم کردەوانی ئەوان ڕق و تووڕێی ئاغاکانی هەڵدەستاند و وای لێ دەکردن ئەوانیش لە تۆڵی ئەوەدا کۆسە بخەنە ڕێی گەیشتنی ئازوقە و پێویستی بۆ خێزانە بارزانیەکان. ئەم کردەوانە وای لە ئەفسەرە سۆڤێتیەکان کرد ڕاستەوخۆ پەیوەندی بە بارزانیەکانەوە بکەن و لە گەلێک کار و باردا پرسیان پێ بکەن. لە کاتێکدا پێش شەڕەکانی قاراوە و مل قەرەنی پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان بارزانی و سۆڤێتیەکاندا نەبوو.